ئەم کاتستان باش بینەرانی ئازیز من پەروین بەنگینم و کۆمەڵێک بابەتی تری جۆرا و جۆر لە ئێوارە 24ەوە پێشکەشتان. بازاڕی ڕانیە لە شەوانی مانگی ڕەمەزان و نزیکبوونەوەی جەژن جموجۆڵیەکی زۆری هەیە. پیاوێک لە شێلا دزێ سەرەڕای ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە زیاتر لە 35 ساڵیشە کاری سەرتاشی دەکات. ژنێک لە قاهیرە بە تەپڵ لێدان و گۆرانی گۆتنەوە بەناو کۆڵانەکانی قاهیرە دەسوڕێتەوە و خەڵکی بۆ پاشێوکردن لە خەو هەڵدەستێنێ. جەژنی ڕەمەزان چەند ڕۆژێکی ماوە و خەڵکی بۆ دابینکردنی پێداویستیەکانی جەژن جموجۆڵیەکی باشیان خستۆتە ناو بازاڕەکانی شار. لە شاری هەولێریش بازاڕی جلوبەرگ وەک هەمیشە قەڵەباڵغە و بۆی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانیش خەڵکێکی زۆر ڕوویان لە کڕینی جلوبەرگ کردووە. لە ڕۆژی یاخیری مانگی ڕەمەزان خاستن شاری هەولێر بەناوبانگە دە ڕۆژی یاخیریەکانی زۆر جمجۆڵێکی باش دەبیتن. خەڵکەکەش ئێستا دیارە هەموواتیتە ناو بازاڕ و ئەشای دەکڕن و الحەمدولیلا شتێکی زۆر باشە. حەز دەکەم زیاتر بازاڕێکی باشتریش دەبیتن ئەگەر وەزعەکە باشتر بەهێشتا باشترش دەبەستە الحەمدولیلا زۆر باشە ئێستاکە. لەمێژە دێرزەمان و هەروە بۆ هەولێر بەناوبانگە کە شەوانی ڕەمەزان دەمێنێتەوە تا درەنگانی شەو تا پاشی و هەتا پاشی بازاڕمان بەردەوامە لەناو بازاڕدا ئێستاکە ئەو دەشەوەی خیری بەتایبەت بەردەوامی ئینشاڵڵا تەنە پاشیوە. بەهۆی گەرمی کەش و هەوا و درێژی کاتی بەڕۆژووبوون کارکردن لە ڕۆژەوە دەگۆڕێت بۆ شەوان. زۆرێک لە کاسبکار و دوکاندارەکان لە شەواندا دەرگای دوکان و بازاڕەکانیان بەڕووی خەڵکی دەکەنەوە. ئەمەش وای کردووە کە کەشێکی جوانی شەوانی مانگی ڕەمەزان لە ڕانیا ببینرێت و هەروە بازاڕەکان لە شەوانی ڕەمەزاندا جموجۆڵیەکی باشیان هەیە و کەشێکی جیاوازترە لە ڕۆژانی پێشمانگی ڕەمەزان. جگە لەمانەش خەڵکی ڕانیا خوازیارن لە دوای مانگی ڕەمەزانیش بازاڕەکان بە شەوان بکرێنەوە و کردنەوەی بازار بە شەو ببێتە کلتورێک لە ڕانیا. پێم باشە لە شەواندا بازاڕەکانی ڕانیە بکرێنەوە. ئێستا کە بەهۆی ڕەمەزانەوە کراوەتەوە خەڵکانێک کە ماندوون دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە چینێکەیە کە چینی مۆزەفە چینی کاسبە لەوانەیە ڕۆژانە بۆی نەگونجێت کە بێت بۆ بازارکردن. ئەگەر بە شەوانە بکرێت زۆر باشترە. هەم سیستیمایکی شارستانی تری پێوە دیارە هەم بۆ هاوڵاتی هەم بۆ دوکاندار لەوانەیە قازانجێکی زیاتر بێ. ئەوە لە ڕۆژ پەیداکرێت دێر لە ڕۆژ ئیشەکەی خۆی دەکات بەڵام زۆربەی هاوڵاتیانی شاری ڕانیە بە شێوەیەکی گشتی یعنی فەرمانبەرە لە فەرمانگەکان دەتوانێت بێ بە شەوانە کارەکانی خۆی جێبەجێ بکە. من وەک خۆم هەم فەرمانبەر هەم کارێکی کە لەوانەیە ڕۆژانە بۆم نەگونجێ بەڵام دوای شەوانە کە بێم هەم بەهاری و هەم لە ژێر گەرمای ڕۆژدا بازاڕەکەم ناکەم بە شەوانە بازاڕەکەم دەکەم و
من بە گرنگی دەزانم دوای ڕەمەزانیش بازار بە هاوشێوەی ئێستا بەردەوام بێت چونکە کۆمەڵی خەڵک بە ڕۆژ کاری خۆیان دەکەن یان کاسبن ئیش کار دەکەن ناتوانن بە ڕۆژ ئیشەکانیان تەواو بکەن لە بازاڕیانە پیاسەیەکی نابازار بکەن بەڵام ئەگەر شەوانە بازار هەبێتەوە ئەم خەڵکانێک کە بە ڕۆژکاریان هەیە دەتوان بێنە بازار و ئەم هەبوونی بازار تەنها لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا نەبێت بەڵکو دەکرێت لە مانکانی ترکە مانجی حوت و هەشتوانە دەکرێن بڵێ پلەکانی گەرما زۆر بەرزە خەڵک بە ڕۆژ ناتوانێت بێتە بازار یان بە چەندین هۆکارتر ناتوان بێتە بازار شەوانە لە کەشێکی ئارام و هەروەها فێنێکدا سەردانی بازار بکات و ئەمە کارێکی گرنگە. بە ڕۆژوبوون لە مانگی ڕەمەزان بۆ هەندێک کەس واتە پێدانی پشوو بە کۆئەندامی هەرس بە گشتی و گەدە بە تایبەتی بەڵام بە پێچەوانەوە بۆ هەندێک کەس واتە زیادبوونی کێشەکانی گەدا بە تایبەتیش ئەوانەی کە نەخۆشی درێژخانی کۆئەندامی هەرسیان هەیە هەڵبژاردننی جۆر و کاتی خواردن و خواردنەوە زۆر گرنگە بۆ ڕاگررتنی هاوسەنگی نێوان دەردانی ترشلۆکی گەدە و واروە هۆکارەکانی پارێزگاری ئەو کۆئەندامە بۆیە دەبێت ئەو کەسانەی کە لە بنەڕەتدا کێشەی تەندروستی گەدەیان هەیە بە شێوەیەکی باشتر ئاگاداری خواردنەکانیان بن. نەخۆشیەکانی گەدا زۆرن بەڵام ئەوانەی کە بە تایبەتن بە مانجی ڕەمەزان و زۆر هەستی پێ دەکرێت بریتە لە برینی گەدا و برینی دوازدەگرێ و یاخود بڵێن قورحەی مەعیدە و قورحەی دوازدەگرێ هەروەها زیادبوونی ڕێژەی ترشەڵۆکی مەعیدە هۆکارەکان بۆ توشبوون بەو نەخۆشیانە زۆرن بەڵام ئەوەی کەوا زانراوە زیاتر بریتە لە توشبوون بە میکرۆبی H. پایلۆری و هەروەها هۆکاری بۆ ماوەیی و بەکارهێنانی ئەو دەرمانانێک کە بەکاردێت بۆ عیلاجی ئازار پینکلرز کە زیاتر بەکاردێت بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم و ئێسک و پشت و سەرئێشە هەروەها هۆکاری دەرونی ڕۆڵی هەیە و زۆری خواردنیش هەمان شت ڕۆڵی هەیە لە توشبوون بەو نەخۆشیە چەند ئامۆژگاریەک بۆ ئەوانەی کە نەخۆشی گەدەیان هەیە لە مانجی ڕەمەزان باشە بیزانن یەکەم شت گرنگەکەوە بیزانین دوو زۆر هەیە لە برینی گەدا زۆرێکیان ئەوە پێ دەگوترێت چالاک زۆرەکە تریشان ئەوەیە کەوا پێی دەگوترێت ناچالاک چالاک ئەوەیە کاتێکەوە یەک نەخۆشی گەدەی هەیە زۆربەی کات هەست بە ئازار دەکات و لە ماوەیەکی با بڵێن ئەو شەژمانگەی دواییدا تووشی ماکەکان بووە ماکەکانی برینی گەدە وەکو نەزیفبوونی مەعیدە وەکو با بڵێن تووشی نەشتەرگەری بووە ئەوانە بە چالاک هەژمار دەکرێن بەڵام زۆرەکەی دری کە پێی دەگوترێت ناچالاک ئەوەیە کەوە زۆربەی کات ئازاری نییە بەڵام ناوە هەست بە ئازاری گەدە دەکات وای خو بڵێن پێشتر ساڵەکانی ڕابردوو ئازاری گەدەی هەبووە و یا پێشتر بینینی گەدەی کردووە یان بڵێن نازوری مەعیدەی کردووە ئەوە پێ دەگوترێت ناچالاک جا ئەو ئامۆژگاریانەیەکەوە بۆ ئەو کەسانە کەوا برینی گەدەیان هەیە ئەوانەی کەوا زۆری چالاکیان هەیە بەڵێن ئەو نزیکانە بینینی گەدەیان کردووە بۆیان دەرچووکەوە قورحیان هەیە ویان تووشی خۆیان بەربوونە لە گەدە ئەوە بە هیچ شێوەیەک ئەوانە نابێت ڕۆژوو بگرن چونکە گرتنی ڕۆژوو لەوانەیە ببێتە ئەزیێت و ئازاردانی خۆیان تووشی تەقینی مەعیدە بن یاخود تووشی برینی مەعیدە بن بە شێوەیە چوا کە تووشی نەزیف بن و بێتە هۆی ئەوەی کەوا داخلی نەخۆشخانە بکرێن بەڵام ئەو کەسانی کەەوە ئازاری گەدەیان هەیە بە شێوەیەکی پچڕ یان لە ئێستا هەیەی مەڵە ماوەی ترنیەتی یان پێشتر هەی بووە ئەوانە دەتوانن بە ڕۆژوو بن بەڵام چەند ئامۆژگاریەکی گرنگ هەیە بۆ ئەو کەسانە لە کاتی ڕۆژوگرتن لە کاتی ڕۆژوو شکاندن دەبێت ڕەچاوی ئەم خاڵانە بکرێن کە ڕۆژوو دەشتێنن یەکەم شت خواردنی کۆڵێنراو زۆر باشترە لە خواردنی برژا و سوورکراوە لەبەر ئەوەی خواردنی برژا و سوورکراوە کاتێکی زیاتری دەوێت لە ناوگەدە بمێنێت ئەوەش دەبێت هۆی ئەوەی کەوا ڕێژەیەکی زیاتر ترشەڵۆکی مەعیدە دروست بێت دەبێت هۆی ئازاردانی گەدە بە شێوەیەکی زیاتر دووەم خواردنی چەور خواردنی شیرن خواردنە مەزرەمەنیەکان خواردنە ترشەکان ئەوانە بە هیچ شێوەیەک نابێ بخورێن بەڵام دەکرێت خواردنی تری وەکو میوەکان و وەکو
برنج و ئەوانە زۆر بە ئاسایە دەتوانرێت بخورێ. نابێ خواردنی وا بخورێتەوە مادی کافاینی تێدایە هەروەکو دەزانین لە چاو لە قاوە و لە وزە بەخشەکاندا هەیە چونکە ئەوانە یەکەم خۆیان دەبنە هۆکارێک بۆ ئەوەی کەەوە ئازاری گەدە بدەن. ئایا ئەو کەسانێکەوە برینی گەدیان هەیە و بە ڕۆژوو دەبن دەتوان دەرمانەکان بەکاربێنن بەڵێ دەتوان دەرمانەکان لە کاتی خۆیدا لە کاتی بەربانگ و لە کاتی ڕۆژ و شکاندندا بەکاربێنن. دواتێبینی ئەگەر یەکێک پێویستی بە بینین واخود نازووری مەعیدە هەبێت ئایا دەتوانێت بیکایان نا وەکو خۆی بینینی گەدە واخود بڵێ نازووری مەعیدە نابێت هۆی ڕۆژ و شکاندن بەڵام ئەو کەسێکەوە نازوور دەکاتن خۆی دەزانیکەوە دەرمانی بەنج وەردەگرێت و بێتاقەت دەبێت زیاتر بۆیە ئەو کەسە باشتر وایە ئەو ڕۆژە بە ڕۆژوو نەبێت. بە شێوەیەکی کورت ئەوانەیەکەوە برینی گەدەی چالاکیان هەیە نابێت پێبن بە هیچ شێوەیەک بە ڕۆژ بن بەڵام ئەوانەی تر دەتوان بە ڕۆژ بن بە بەرچاوگرتنی چەند ئەو ئامۆژگاریانی کە باسمان کرد. قەت ڕۆی داوە کتێبێک لە هاوڕێکت وەربگریت و دوای خوێندنەوە بۆی نەگەڕێنیتەوە؟ بگومان زۆرێکمان تووشی ئەو حاڵەتە بووین بەڵام ئەمە هەرگیز لەگەڵ هاوڵاتیەک ناکرێت کە لە شاری سلێمانی دەژیت و بە محەممەدی مەکتەبە ناوبانگی دەرکردووە. ئەم هاوڵاتیە زیاتر لە نیو سەدەیە نزیکترین هاوڕێی کتێبە و هەروەها بە شێوەیەکی زۆر باشیش پارێزگاری لە کتێبەکانی خۆی دەکات. هیچ کەسیش ناتوانێت کتێبێک لە محەممەدی مەکتەبە وەربگرێت و بۆی نەگەڕێنێتەوە لەبەرەوەی ئەو کۆڵنادا تاوەکو بۆی دەبیتەوە. ناو محەممەد فەتا قادر حسێنە و ئێستا ناسران بە حەمەی مەکتەبە لە ئەسڵا جوانڕۆیی لە سیانزەی 1965 تاعین بووم لە کتێبخانەی گشتی لەوە ئەچوو من زیرێک بم حەزم لە ئیشەکە بێ پاش 5-6 ساڵ لە مەکتەبە مامەوە کە من دیار نەبووە ئەمینی مەکتەبەکەی و ئەو حەملەی شوێ من دوای برادرێ بۆی جێڕامەوە وتی حەمەکە ئەمینی مەکتەبەی تۆ نابینێ ئیتی وەس لێ تێگەچ کاڵێ ئەوە تا تەواو کە چاوم بەم کتێبانەکەشم لا خەوم ناکە یا هەڵەسم سەیری کتێبێکم یا فڕێکەکە جا لەبەرەوە بەڕاستی من ئێستا کتێبی عیلمی نەفس و فەلسەفە و ڕۆشنبیری و تاریخ ئەم چوار کتێبە لە هەرچووی بێ ئەگەر نەمبێ بە پارێش قەرزم کردووە ئەیکڕم بەڵام ئەتی هیچکە ناکەم. لە ڕاستی ئەمەش وەکو هەموو مناڵەکی تر پیشەکەی باوکمان کاریگەری زۆری هەبوو لەسەر باردۆخی ژیانمان لەسەر کەسێتیمان بەڵام جیاوازیەکەوەیە پیشەکەی باوکم کتێب بووە. یەکێک لەو یادەوەریانە کە ئێمە هەردەم هەمانە لەوانەیە ئێمە بەبێوەی هەست بە خۆمان بکەین کتێب بوو بێ بە هاوڕێمان لەبەرەوەی کاتی خۆی باوکم لە کتێبخانەی گشتی ڕۆژانی هەینی دەوامی هەبوو. دایکیشم بۆی ماڵەکە پاکاتەوە ئێمە لەگەڵ باوکمە نار بۆ کتێبخانە بۆیە باوکیشم تانیۆڕۆ ئێمە لەگەڵ خۆی بردوایی بە پیاسە بە باخی گشتیای بردینەوە بۆ ماڵەوە یعنی یادەوەریەکی زۆر خۆش و بۆنکردنی پەڕی کتێبەکان ئەو یادەوەریە مناڵی و پیاسەکردنێ لەگەڵ باوکم ئێنێتەوە یادمان. زۆر جار کتێبەکە وای کردووە سەرقاڵی باوکم بە خوێندنەوەی کتێبەوە نەک ئێمە دایکیشم پێی وا بووە کتێبەکە کاتی زۆر لە ئێمە بردووە خۆشەویستی زۆری باوکمی لە زیاتر بردووە لە ئێمە. زاهرسنجی ڕۆنشتوانێ ناوچەیە شێلا دزێ و کەسێکی خودیە پێتویە نەمازەیە بە هەردوو پێەیە. ئەف بێتر ژە 35 ساڵایە پیشەیە سەرتراشیە دکە و سنجی دبێژە تەڤژیانە من لەسەر بربەریە ئانکو سەرتراشیەیە و من کاریە بڕێیا ڤی کاری بڕەنگێکی ڕند و باش دەبەرە ماڵە خوا پێ بکەم و زارویان خوا پێ مەزن و خوادی بکەم.
ئەوشوڵە مل گوندۆیەکری تقریبان هەمووەکی گوندۆتی گوندیاکە حەوجەت بوون دەوروبەر تقریبان سە بەراکی بۆ سە دەرەشکێکی بۆ سە هێشتا ژێ بچووی بووم هەفتەوێکی وسۆ حتا ئەم تەرحیل کردی پشتی ئەم تەرحیل کردی فترەیەکی ئەس کەهرەبۆیی بووم لە ژغۆڵێ بەس بۆ ئەو زوی مەهێلۆ هەشتێ و دوێ بداية حشتي ودوي من ده صوبته بشولي يعني بري إنجي وقتها شيء جوزوجي طول ما بري از كم هوا الأول شيخنا أحمد يونس مقابلي من مسألة تون شد كانوا صحابة بشبه مش بشتين كده بس وكل شول من ده صوبتي صلاح حشتي ودوي من أود كنا هواكي وما بعد دوام بمشولي حتی نوتودوی از شما دکانه که سه شرایه پشتی و حیامه که من مقابلی ویل ویره ها ایک چکر و همه شویره من اول کری وزی هات که ویره اول قیامان تقریبا بدایت مشعور پینت کرد يعني أزي زعيب بوم وجحيل بوم ومن قلطانات هالجرت إنما دوكا كي بسيط ده هالجرم قبولا كي ومن هالشولات كير مبتني الفيري وتهال جتوتم فوج الفيري بون عسكر الفيري بون ملاتجي أكود بيجن بس عشرة الفيري بون هميجي مبتني كير أستني بوم أستهال توتم چنكي لياقة مهاب واشتازي جحيل بوم أب وزننا بو وبيت مجيت مكون بون بيجا من ده صوبت يعني احتمال وقتی بگه با بلکه من افشوله نکرده بلا محزم لها با و مبیا با من تاثیر بو من ده احتکاک هستی و کلاخ گران بس از بدایت یزیخ بوم و نسبت به شولجی تقريبا بفايدة وجيوري ودوبين كني فعلا يعني من فايدة كيلو جديدين مبركة بحلاقية من 10 نفوس بخضون كري بلويني من سيارة تقريبا 8 سيارات بوري بخو من الدكانة كري ومن مجرد كذي خراب كي تشكري ومخانيا كي جي تشكري تقريبا ما يكيت خلكت غربي والحمد لله يعني جورا كله من بوروندي وشولي بلكي بيجوا اسبيتشك يعني طاقت من هات يا خوري اسنشم درستوي بكم ما كي بري بس بو مجورا كله وشولي بري يعني يو بي بيدوي يو بي احتمال من هوري كولو كريو كسيو من اجريه حتى بيجوا من كره كي فيل كري والله دوت فيلن بس بو هيك بوليسا وشولي نوكت يدي او شولت كت بس بچه مجیلا یه خونی که بخوشید که بروجه نهاد. لە کۆڵانەکانی قاهیرە ئافرەتێک بە ناوی دەلال ئەرکی لە خەو هەڵساندنی خەڵکی لە کاتی پاشێ و گرتووەتە ئەستۆ لە شەواندا بە تەپڵەکەی دەستی و بە گۆرانی گوتنەوە ئەم ئافرەتە کارێک دەکات کە تاوەکو ئێستا هیچ ئافرەتێکی تری مەسری ئەم کارەی نەکردووە. بێگومان لای خۆشمان هەروە بۆ و هەر پیا و ئەم کارەی کردووە و هەروە دەلال باسی ئەوەش دەکات کە لە دوای کۆچی دوای براکەی ئەو ئەرکی ئەم کارەی بەخۆی سپاردووە چونکە براکەی پێشمردنی ئەم کارەی کردووە و دەلالیش دەیەوێت لەم ڕێگەیەوە پارێزگاری لەم کارە بکات. دەلال عەبدولقادر بە کۆڵانەکانی قاهیرەدا بە خۆی و تەپڵەکەی دەستیەوە دەگەڕێت بۆ ئەوەی خەڵکی بەخەبەر بکاتەوە هەڵسن بۆ پاشێوکردن. من ئەم کارم لە دوای کۆچی دوایی براکەمەوە دەست پێ کرد. براکەم ئەم کارەی دەکرد و دەنگی زۆر خۆش بوو. هەموو ڕەمەزانێک خەڵکی لە خەو هەڵدەستاند و خەڵکی زۆر خۆشیان دەویست. منیش حەزم دەکرد ڕۆحی جوانی ئەو لە کۆڵانەکاندا و لە ناو خەڵکیدا بمێنێتەوە. بۆ هەندێک کەس دەنگی دەلال یەکەم دەنگ دەبێت کە گوێیان لێ دەبێت پێش پاشێو. بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەم خانمە
ناو بەناو بانگ دەکات یەکە بە یەکە بە دەنگەکەی بە خەبەریان دەهێنێت. وسحورك يا ياسر وسحورك يا منى وسحورك يا صباح. ميعاد المسحراتي بيبدأ من الساعة. کاتی کارکردنم لە کاتژمێر 12 دەست پێ دەکات تا بانگی بەیانی بەردەوام دەبێت و بە کۆڵانەکاندا دەگەڕێم و ناوی خەڵکی دەهێنم و گۆرانیان بۆ دەڵێم و دڵیان خۆش دەکەم. کللتوری مسەحەراتی واتە ئەو کەسەی ڕۆژوەوان بەخەبەر دێنێت تانانی پارشێ و بخوات دەگەڕێتەوە بۆ سەردەمی خەلافەتی فاتمی کە بەر لە 9 سەدە دەکات. بەڵام بە درێژایی ئەو کاتە پیاوان ئەو ئەرکەیان گرتبووە ئەستۆ. لەوەتەی لەدایک بوومە ڕەهاتووم گوێم لە دەنجی مسەحەراتی بێت و لە خەو هەڵماستێنێت و زۆر جار کە منداڵ بووم چاوەڕێم کردووە. دەلال لە دوای کۆچی دوایی براکەی هەڵساوە بە جێگرتنەوەی لە کارەکەدا. ئێستا دەلال لە ڕێگەی ئەم کارەوە داهاتێکی کەم بەدەست دەهێنێت و خەڵکی پێشوازیەکی باشیان لێ کردووە. بە هیوای ئێوارەیەکی باش و پڵەوزە بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.